چارچەوەی پلانی استراتیژی زانکۆی کۆیە لە ساڵی 2023 بۆ 27 یەکێک لە کۆڵەکە گرنگ و بنەڕەتیەکانی پرۆژەی زانکۆی سەوزە. پرۆژەی زانکۆی سەوز یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان وەک یەکێک لە سەوزترین زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق کاری تێدا دەکرێت. دیارە دەست پێشخەری ئەم پرۆژەیە لەلایەن قوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت بە هاوکاری زانکۆی کۆیە دەستی پێکردووە. زیاتر لە ساڵێکە پرۆژەکە چۆتە بواری جێبەجێکردنەوە. ساڵی ڕابردوو لێرە لە بەردەم سەرۆکایەتی زانکۆی کۆیە قوبا تاڵەبانی بە چاندنی دارێکی زەیتون پرۆژەکەیان ڕاگەیاند. لەو چوارچێوێژدا ئەمڕۆ یان با بڵێن زانکۆی کۆیە چەند کاری جیاوازی بۆ پرۆژەکە کردووە. ئەمڕۆژ لەو چوارچێوێدا چالاکێکی دیکەیان هەیە کە بریتە لە جیاکردنەوەی خاشاک لە ژوورەکانی یا با بڵین لە سەرۆکایەتی زانکۆی کۆیە. دواتر پرۆژەکە و زانکۆی کۆیەش دەگرێتەوە. جا من بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ کاک دکتۆر محەممەد حەسیب سەرۆکی زانکۆی کۆیە قسە بکەم. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. چالاکیەکەی ئەمڕۆ چییە؟ پرۆژەکە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ زۆر سپاس بەخێر بێن. دیارە وەک جەنابەت ئاماژەت پێکرد زانکۆی کۆیە لە چوارچێوەی پلانی استراتیژی خۆی بۆ ساڵەکانی 2023-2027 و بە دیاریکراوی لە چوارچێوەی کۆڵگەی حوتەم کۆڵگەی زانکۆی سەوز یەکێک ئەمڕۆ دەستی کرد بە جێبەجێکردنی یەکێکی تر لە ڕێکارەکانی دەست پێشخەری زانکۆی سەوز کە ئەویش بریتە لە جیاکردنەوەی خاشاک لەسەر بنەمای جۆرەکەی بۆ نمونە پلاستیک و کاغز ئەمە جگە لە خاشاکی گشتی. هەڵبەتە ئەم هەنگاوی زانکۆی کۆیە گرنگە بۆ چەند هۆکارێک و بۆ چەند خاڵێک. یەکێک لەوانە بۆ خۆتان نەزان بابەتی مەوادی پلاستیکی کاتێک فڕێ ئەدرێتە ژینگەوە بۆ ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە، بۆ ماوەیەکی درێژ ئەمێنێتەوە و کاریگەری گەورە لەگەڵ کاتا دروستەکە لەسەر خاک و لەسەر ئاو لەسەر هەوا. بۆیە بە پێویستمانزانی کە بابەتی مەوادی پلاستیکی جیا بکەینەوە و بتوان ڕێجارێکی تر بەکاربێنێتەوە. تایبەت بە بابەتی کاغز بۆ خۆتان نەزانن زانکۆ هاوشان لەگەڵ هەوڵەکانی بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی کاغز لە ئیش و کارەکانی، بەڵام تاکو ئێستش بە ڕێژەیەکی بەرچاو کاغز هەر بەکاردێ بۆ ئیشی ڕۆژانەی زانکۆ. لەبەرەوە بە پێویستمانزانی جارێکی تر کار لەسەرەوە بکەین، جیای بکەینەوە و بەکاریشی بهێنینەوە. خاڵی سێم ئەوەیە ئێمە بە پێویستمانزانی بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ ئەوەیە کە پێویستە داتاو ئامار دەربارەی ئەو پاشماوانە هەبێ و بە تایبەتی لە دام و دەستگا حکوومیەکان. هەڵبەتە ئەو پلانی ئێمە بەو شێوەیە ئەمڕۆ بە تەواوی سەرۆکایەتی زانکۆ دەستمان پێکردو کە نزیکەی 40 ئۆفیس لەخۆ ئەگرێت جگە لە ڕاڕەوەکان و جگە لە پارکی سەرۆکایەتی زانکۆ. دواتر بۆ هەموو فاکەڵتیەکان و هەموو بەڕێوەبەرایەتیەکان دواتر ئێمە پلانمان هەیە بۆ هەموو دام و دەستگاکانی شاری کۆی و تەنانەت بۆ ماڵەکانیش ئەویش کار لەسەر ئاپێکەکەین کە بتوانن ئەوان خۆیان کاتێک جیای ئەکەنەوە بتوانین لێیان وەربگرین بە هەندێک ڕێکاری تایبەت. خاڵێکی تر کە ئەمە ئامانجی سەرەکی دەست پێشخەری زانکۆی سەوز بوو کە وەک جەنابەت ئاماژەت پێکرد لەلایەن جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاقوبا تاڵەبانی ڕاگەیەنرا 2 ساڵ لەمەوبەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکە. یعنی بێنە پێشاوی خۆت کە تۆ ئێستا نزیکەی 40 ئۆفیس لەم سەرۆکایەتی زانکۆ هەیە و جگە لە فەرمانبەرەکانی ئۆفیسەکە مامۆستایان و خوێندکاران ئەم ئۆفیسانە سەردانیانەکەن. کاتێک کە تۆ دەسە بێ بۆ بوتڵێکی پلاستیک بتوێ فڕێدەی شوێنێک هەیە بێ لەو شوێنەی دانەی کاغز بە هەمان شێوە. ئەمە لەگەڵ کاتاوا ئەکا ئەمن دڵنیام وای لێدێ ئەوانەی کە لەو ئۆفیسانە ئیشەکەن وای لێدێ لەگەڵ کاتا کە ئەوانە لە ماڵیشەوە بتوان ئەوە جێوە کە کاتێک پلاستیکێک یان کاتێک کاغزێک فڕێدرێ ئەمە جگە لە خاشاکە گشتێک و سوپاسدانەکەم. زۆر سپاسکە لەگەڵ مامۆی سپاس دەکەم. میهرەبان پرۆژەکە یەکێکە لە پرۆژە گرنگەکان و زانکۆی کۆ یەکێکە لە سەوزترین زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراقیش ڕێژەی سەوزایی تێدا گەیشتۆتە 135 کە ئەمەش سەروی ستانداردی جیهانیە و زانکۆکە کار بۆ سەوزکردنی زیاتر دەکات و چەندین پلان و پرۆژەی دیکەی هەیە.